السلام عليكم عوريان. هیوادارم تەمستان باش بێ. من بۆڵام ڕاوشکات لە ئاسایش ئەلکترۆنی ئینشاڵڵا لەم بابەتە بازەوە دەکەین ئایا چۆن بتوانین ئەگەر جیمێڵەکەمان هاکرا چۆن بگەڕێنینەوە. سەرەتا با باسی ئەوە بکەم ئایا چۆن جیمێڵ هاک دەکرێت، ڕێگایەکانی هاکردنی جیمێڵ چییە و چۆنش خۆمان بپارێزین و چۆنیش سکیوریتی جیمێڵەکەمان بەرزکەینەوە. وەکو دەزانین جیمێڵ یەکێکە لە شتە هەرە گرنگەکانی ڕۆژانەمان، لەوانەی ئەکاونت و حساب بانقی و زۆشتی خۆمانی شتی تایبەت نەنا ئەو جیمێڵەمان هەبێ، بەڵام جاری وایە دەکەوتە ژێر هەڕەشەی ئەلکترۆنی هێرشی هاکردن، ئەمەش دەبێتەوەی کەوا لە دەستی بدەیت. بەڵام چۆن نمونە ئەو کەسە چۆن هاک دەکرێت، نمونە ئەو کەسە لینکی کرد بۆ دەنێری لەرەگەی ئەو لینکەوە پازور ئیمێڵەکەی داخلەکەی بۆ کەسی بەرامبەر دەڕوا و پێ دەڵێن فیشنگ. بەو شێوازە کەسەکە و شتەکان دەگۆڕێت بۆ دەتوانی موبایلەکەش فۆرمات بکە. باشە و دانێشکشانی کە لاوازی پازۆردا پێ دەڵێن ویک پازۆرد. ویک پازۆرد چیە؟ یعنی بووم لە پازۆرکی ئەوەندا ئاساندا دێنێ هاکارەکە زۆ بە ئاسانیتانی داخلی جیمێڵەکە بی. و بۆ نمونە جاری وایە نمونەش سادە. باشە با بچینە ناو ئەو جیمێڵەمان لێکەنەوە ئی برادێکە. باشە و جیمێڵە هی برادێکە بۆی بگەڕێنینەوە. لێ ناوی مستەفا زەوهەر 21ەکە. نمونە ئەو کەسە ناوی مستەفا زەوهەرە ئەی 21 ئەی جیمێڵ.com و جاری وایە شخصی وام دیتووە جیمێڵەکەی. باشە ئەو جیمێڵە بزە بەدوچی نای خۆی لێکرد نووسی پازۆرد و ئیمێڵەکەی نووسێ مستەفا زەوهەر 21. باشە پازۆردەکەی نووسێ مستەفا زەوهەر یا مستەفا زەوهەر 21. پازۆرد ئیمێڵەکەی ئەوایە. یعنی بەجددی جەماعەت ئەوە کارەساتە. یان نووسرەیە مستەفا 2001 2002 2003 2004 بەجددی ئەوە کارەساتە جەماعەت. نابی پازۆردی ئەندە ئاسان دابنین. پازۆری ئاسانیشت داناوە هەر ئێستا بیگۆڕە، چونکە سکریپتان هەیە. سکریپت لە سایت هەیە، لە هەندە سایت هەیە دەتوانی پازۆردەکەی کڕاکە و زۆر باسانی داخلی سایتەکە بی و داخلی هەموو داتا و زێنەرەکانت بی تکایە بیگۆڕە. و چۆن بیپارێزین جەماعەت تکایە پازۆردی بەهێز دابنین. ئێستا پێتان دەڵێم شێوازی سکیوریتی چۆنە کەوا سکیوریتیی زۆر بەرز دابنین. سەرەتا دەچیتە بەشی مانیجر یۆر گوگل ئەکاونت، یەکەم دانەدا دەگری کە ئەم بەشەمان داگرت ئەوە پێشەوەی کە هاک بکریت، چونکە مە نامانی هاکوری. لێرە چەند بەشێکیە و یەکوان نووسرێ ئاد ریکۆڤەری فۆن بەدای دەگرین. لێکوانە چی دادنەی ژمارە تەلەفۆنەکەت. باشە لێرە چی دەکەی با تۆزی بێ لێکوانە پازۆردەکەت دەنووسی. جەماعەت کاتێکەوە پازۆرد ئەوەکەمان نووسی یعنی پازۆردەکە لێرە داوای ئیمێل ئەوەی دەکا ئیمێل ریکۆڤەری. باشە سیکە لێکوانە ئیمێڵەکەیە و لێکوانش ژمارە تەلەفۆنەکەیە. تکایە جەماعەت هەم ئیمێل پژگیری ئیمێلی لۆ دابنین هەم ژمارە تەلەفۆن، چونکە ئەگە ئەوانە دانێن بەجددی ئەگە هاکش بکرێن ناگەڕێتەوە. تکایە ئەو دوانە زیاد بکەن. جەماعەت کاتێک ئەو کارەتان کە دەچنە بەشی سکیوریتی. لە بەشی سکیوریتی چەند بەشێکمان هەیە. باشە و یەک ساعتی ڕیکۆردم دەکرێت دەنگکەنمە. جەماعەت چەند بەشێکمان هەیە. بەشی تو ستێپمان هەیە، سکیوریتی کۆدمان هەیە و پاس کیمان هەیە. جەماعەت ئەم بەشانە زۆر گرنگن. با لێکەمەوە دەست پێکەم دوو ستێپەکە چێ دوو ستێپەکە یعنی کاتێکەوە کەسەکە هاکەرەکە کە هاچ ئێمەشی هاک کرد بۆ نمونە پازۆردەکەشی زانی کۆدێک بۆ ژمارەکەم دێتەوە بۆ سیمکارتەکەم دێتەوە، هەتا ئەو کۆدە داخل نەکە ناتوانێت داخل بی. تکایە جەماعەت ئەو بەش دوو ستێپەش زیاد بکەن. چۆن زیاد دەکەی؟ ئەم بەشە دادەگری. دواتر بەشی ئاد فۆن نەمبەرەکە دادەگری. دوای ئەو کۆدێکت بۆ دێتە کۆدەکە داخلەکەی و ژمارەکەی تۆ دەچێتە سەر ئەکاونتەکەت. هەر کاتێک هاکش کرا کەسەکە ناتوانێت داخل بی، چونکە دەبێت کۆدەکە داخلکە ئەو کۆدەش تەنها بۆ سیمکارتەکە دێتەوە. و بەششکە شێ لەو بەشە جەماعەت بەشی سکیوریتی کۆدە. ئەم کۆدە چیە؟ یعنی کاتێکەوە هاکەرەکە تۆشی هاک کرد داوای سکیوریتی کۆد دەکا. سکیوریتی کۆدەکەی تۆ بریتە لە 268 لە دە ژمارەیە. ئەو دە ژمارە تایبەتە بۆ ئەکاونتە، یعنی کاتێک کە فۆرگەتی دەکەی دەبێت ئەمن ئەو ژمارەی داخلکەم. ئەگە ئەو ژمارەی داخل نەکەم ناتانم، یعنی شوێن پازۆردەکەیە.
لشوين أوي كوا من بتوان بازوردي شي وهمي دانم تدقن وقال كانت كا أقدر أجمع بن سكريني دكي كرر حرتي دكي بيكجرين أو أجمع بباريزيتو و لشوين شي تابت داني ولا كاس الشيرينك يعني بكزنا لك أجمع لك دتان داخلية كامتك ببي ولكن أنا جماعة باسكي أن سكيورتي كي هي أم باسكية أم باسكية بريتيا لا تسنكية كمان داتي كوابون من أجا هاكشكرين زۆر باسەیان بتوان بیگەڕێنەوە کروێتی پاسکی دەکەین ینی دروستکردنی پاسکیەک سێکە جەماعەت ئەم پاسکیەکەیە پاسکیەکەت کە داگر سێکە لێکۆن ئەم پاسکیەکەی دادەگرم جەماعەت باید پاسکیەکەی داگرم جەماعەت نازانم ئێستا هۆکارەکەی چیکەوە من ناتوانم بیکەم دیارە گەلیجە بەڵام لێکوانە کوێتی ئەپاسکی دادەگری نزیکی 10 ژمارەیەکە دەداتێت تکایە پرێنتی بکە سکرینی بکە هاچی دەکەی بیکە چونکە ئەو پاسکیە زۆر گرینگە تێدەگەی و بیپارێزە چونکە هەر کەسێک ئەو ژمارەیە ببینی دەتوانێت ئەکاونتەکەت هاکە و تکایە بیپارێزە پاسکیەکە نازانم لای لای منە لۆ نایکاتەوە بەڵام زۆر سەیرە دۆن پاسکی سێکە جەماعەت لای من نایکاتەوە نازانم هۆکارەکەی چییە کەوا ناتوانم بیکەمەوە بەڵام ئێوە پاسکیەکە داگرن و ئینشاڵڵا هیچ کێشەیەکتان نییە دەتوانن داخلی بن وەلێکوانەش ئەوەندەیە و چۆن جەماعەت چۆن ئەکاونتەکەم بگەڕێنمەوە زۆر گرنگە جەماعەت گەڕانەوەی ئەکاونتەکەت بارێکی زۆر گرنگە یەک لە خاڵە هەرە گرنگەکەن جەماعەت وەکو باسم کرد ئەو موبایلەکەی سەرسەری کرایتەوە لەسەر ئەو موبایلە داواکاری بنێرە بۆ ئەمە لەسەر ئەو گولا کۆمپیوتەرە نمونە ئەو ئەکاونتم کردیتەوە یان لەسی کامە موبایل یەکەم جاکرای تو دەبی لەسەر ئەو موبایلە داواکاری بنێری چونکە کۆمپانیا ئێستا ئاوای داناوە کامە IP لەسێ یان یەکەم جاکرایتەوە نمونەش سادیسە بوون لەسەر ئەو موبایلەی جیمێلەکەم هاکرەیە سەرەتا دەچمە گۆگڵ باشە لە گۆگڵدا لە گۆگڵدا بوون دەنووسم جیمێل لۆگ ئین باشە نمونە بابەتش ئاوا دەنووسین یەکەم دانا دەکەینەوە جەماعەت لێکوانە دەتوانی ئەو جیمێڵی بنووسی جەماعەت کە جیمێلەکەت نووسی داوای پازۆر دەکا و لێکوانە جەماعەت شتێکمانەیە نووسرە توی ئەندەپ وای تری ئەندەوەی دادەگرین بۆ ئەوی کەوا داخلی بە شەشکە ببین جەماعەت وەکو باسم کرد لێکوانە چەند بەش ئۆپشنێکمان دەداتێ ئۆپشنێک کەوا دەرێ دەتوانێت لە ڕێگەی ئەو سێ خاڵەوە بتوانی داخلی ئەکاونتەکەت بی خاڵی یەکەمیان بریتە لە ئەو پازۆردێکی هاتە باشە پازۆر دەکات بەشی دووەم پاسکیەکەی کە باسم کرد 10 ژمارەیە نزیکی هەدانە و 6 ژمارەیە تکایە ئاگاداری بن و داخلیکەن وەکو باسم کرد چونکە گرینگە هەر کەسێک ئەو پاسکی تو بزانی دەتانی هاچکە و سێم نووسەیە توی ئەندەروەی ینی ڕێگایەکانی کە دەتانی تاقیکەوە نمونە من لە توی ئەندەروەی دادەگرم بزانم دەتوانم چیتکە بکەم چ ئۆپشن ئێستێکە جەماعەت داوای ئۆپشنشکە دەکەم و لێکوانە جەماعەت کە بووم لە ئەڵۆمان کرد لێکوانە ئەپدێت پازۆرد دادەگرین و لێکوانە دەتوانین پازۆردەکەمان بگۆڕین بۆ شێوازە دەتوانین ئەکاونتەکەمان بگەڕینەوە بەبێ هیچ سەرئێشەیەک چونکە بەجددی جیمێل یەکە لە ئاسانترین ڕێگایەکان دەتوانێت ئەو زۆر بە ئاسانی ئەکاونتەکەت بگەڕێنیەوە بەبێ ئەوەی کە سەرئێشە هەبی چونکە ئەو بابەتت کەمێک بەجددی وەردەکاری دەبێ و جیمێل شتێکی ئاسانە بەجددی ڕێگە ئاسانە بەس جەماعەت کەس ناتوانێت داواکاری بە لۆ کەس بنێریت تەنها لەسەر ئەو موبایلێک کە هاکرەیە ئەو ڕێگانە بکەن و کەس ناتوانی ئەوە جیمێلەکەت هاکە ئەگەر پرسیارێکتان هەیە شتێکتان بوون لە شتێک تێنەگەیشتن بابەتێک نامەیەکم بۆ بنێنە لە تێلەگرامەکەم بەسەر هەردوو چاوان یارمەتی دەدەم بە هیوای سوود بە هیوای ئەوەی کە یارمەتیم دابن کاتێکی خۆش خواتان لەگەڵ